ئەوە منە ڕۆم کوشە بە ڕێزەکەم ئاگاتان لە دەوروبەر بێ بەڵام تخوا خەڵکیش فەقیرە ئاگاتان لێ بێ خۆڵیان نەبڕن باشە؟ خەوەکانم بێهودەنین سەیکە چۆن بدەن بۆ پێیەکەنێ چارە دەکەم. ببینم بزانم چۆن عقڵیەکەی وای لێ بکە بە لۆکاوکە نەدەمیەوە ئیتر من چاوەڕێی تۆم بە شوێنەکەیم پێپشان بە داینێ بۆ خۆ مەزانم چی لێەکەم لێ ڕابینم هەموو شتێکە لە دەزیە بەس لا چای ببین مشین ببێتەوە پارەی کەشتێمە خەمە نەبێ